بە سوپاسەوە لە شاری هەولێرەوە بەڕێز کەیفی مستەفامان لەگەڵایە بەڕێوەبەری گشتی شوێنەوار و پووری هەرێمی کوردستان. کاک کەیفی بەیانیت باش سوپاس کە لەگەڵمانیت. من سەرەتا لەوە دەست پێ یەکەم شوێنەوارە مێژوویەکان تا چەند کاریگەری هەیە وەک لە سەرەتایە باسم کرد بۆ ڕاکێشانی سەرنجی گەشتیاران کە یەن سەردانی ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستانەکەن. بەیانتان باش و بەیانی بیسەران و بینەری کورسات باش. دیارە ناوچە شوێنەوارەکان لە هەموو دنیاوە بەتایبەتی لە کوردستان جیاوازی زۆر هەیە لەگەڵ شوێنەوارەکانی دیکەی وڵاتانی تر لەبەر ئەوەی کوردستان سەرەتای شارستانیەتی مرۆڤایەتی دەکرێت بڵێن لێرە سەری هەڵداوە. هەر لە مرۆڤی نیاندرتار و دروستکردنی یەکەم گوند و یەکەم شار و هەروەها ئیمپراتۆریەتەکان دیارە ئەمە مێژوویەکی دوور و درێژ و هەزاران ساڵی بڕیوە تاوەکو ئەم شارستانیەتە و هەروەها دروستکردنی گوند و ماڵیکردنی مەڕ و ماڵات و بەخێوکردنیان و جاما بەڕاستی ئەمانە هەمویان ئەگەر ئەو قسانە تەماشاکەین جێگەی سەرنجن. لە ڕابردوودا شوێنەوار لە کوردستان بەهۆی دۆخی کورسان کە پەیدا تێپەڕیوە بێگومان فرامۆش کرابوو، بەڵام لەم ساڵانی دوایی و دوای ئەوەی کە هەم حکوومەت هەرێمی کوردستان دامەزراوە و بە تایبەتی دوای ڕوخانی ڕژێمی بەعس گرنگی زیاتر بە شوێنەوار درا لە هەرێمی کوردستان و بە تایبەتی دوای کرانەوەی کوردستان بەسەر دنیادا و هەروەها هاتنی ژمارەی زۆری زانکۆ و تیمی بیانی پسپۆرانی بواری شوێنەوار و کەلەپور هەموو ئەم هۆکارانە بوون هۆی ئەوەی کەوا پەردە لەسەر ئەو شاراوەیەی مێژوو شوێنەواری کوردستان هەڵبدرێتەوە و باشتر بە دنیای دەرەوە بناسێنرێت. لە پاڵ ئەوەدا ئیدارەی شوێنەواری هەرێمی کوردستان لەوە تێدەگەیشتکە چۆن بتوانین ئێمە سوود لەو کەرتە گرنگە وەربگرین، هەم لە بواری ئەوەی لە بەکارهێنانی لە بواری گەشتیاری و هەم ناساندنی ڕۆڵی گەلی کوردستان لە ڕابردوودا بە گەل و نەتەوە جیاوازەکان و بە هەمان کاتدا بە گەلی کوردستان کە بزانێت ڕۆڵی چەند بە تایبەتینەوەی نوێ کە بزانێت ڕۆڵی چی بووە لە بنیاتنانی شارستانیتی مرۆڤایەتی و هەروەها بە تایبەتی لە دۆڵی میزۆپۆتامیا و شانازیکردن بەو شارستانیەتەوە و ڕۆڵبوونی. بێگومان ئەوەی ئێمە تێبینیمان کرد بێ وێڕای ئەوەی کە ئێمە ژمارەیەکی ئێزگار زۆر شوێنەواریمان هەیە کە زۆربەی زۆریان شیاون بۆ ئەوەی کە لە بواری گەشتیاری بەکاریان بهێنین و هەنگاومان ناوە و هەندێک شوێن بڵێن یعنی کاریان بۆ کراوە و ئێستا بۆنێتە نزرگە و هەروەها شوێنی سەردانیکردنی گەشتیاران کە بێگومان گەشتیاران چی بە تایبەتی ئەوانەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان لە دەرەوەی عێراق دێن بەڕاستی بە سەرنجەوە تەماشای ئەم شوێنان دەکەن و هەروەها سەرسوڕمانی خۆیان بە مێژوو و هەروەها ئەم شارستانیەتە دێرینە دەردەبڕێن کە هەزاران ساڵ بەر لە ئێستادا کە مرۆڤ بەو شێوەیە و هەروەها بە شێوەیەکی پێشکەوتوو کەناڵەکانی ژیان و هەروەها چۆن یعنی لە هەموو بوارە جیاوازەکانی کشت و کاڵ لە بواری باشەسازی لە بواری نووسین هەموو ئەوانە جێگەی سەرنجن و بۆتە پێمان وایە لە ئایندەدا ئەمە ئێستا کاری لەسەر دەکەین و کارکراوە و پێمان وایە لە ئایندەدا دەبێتە لایەنێکی گرنگی گەشتیاری ئەنجامە یەک لەوەی کە ئێمە دەتوانین مێژووی واروها بڵین ڕابردووی خۆمان بە خەڵک بناسێن لە هەمان کاتدا هەلی کار بۆ چەندین خەڵکی ناوچە شوێنەواریەکان کە ئەو شوێنە دەکەوتە ناوچەکانیان دەڕەخسێنێ و دەبێتە سەرچاوێکی گرنگی داهات وامە پێم خۆشە لێرە هەر لەو بواری ئەم تەلەڤیزیۆنەکەی بەڕێستانەوە ئاماژە بۆ بدەم لە ساڵی 2012 کۆنفرانسێک لە ئەمریکا لە زانکۆی شیکاغۆ بەسرا باسی ئەوە کرا کە چەندین پرۆفسۆری ناوداری جیهانی تێدا بەشدار بوون گوتیان لە هەرێمی کوردستان شوێنەوار نەفتی دووەمە لەبەرەوە پێویستە ئێمە زیاتر واروها لاەنە پەیوەنددارەکان و حکوومەت لە سەر ئاستی باڵا زیاتر گرنگی بە شوێنەوار و هەروەها موەسسەی شوێنەوار بەهێز بکرێ و ئاوڕ زیاتر لێ بدرێتەوە. بڵێ کاک کەیفی دەمێ بپرسم ئێمە لە کوردستان بەشێکی زۆر شوێنەوارمان هەیە کە بەم دوایانە ڕاگەندرا کە گەشتونەتە نزیکەی 8,000 ئێمە لە جیهاندا لە چه ئاستێکین بۆ شوێنەوارەکان؟
پێم خۆشە هەر لە ڕوانگەی پرسیارەکەی بەڕێستەوە ئەمەژە بە لانیشکە بکەم لە مانجی هەفت لە مانجی هەفت کۆنفرانسێکی نێودەوڵەتی لە شاری فەڕەنسا لە وڵاتی فەڕەنسا لە شاری لیۆن ئەنجامدرا کە تێیدا 1000 پرۆفیسۆر و یعنی پسپۆری بواری شوێنەوار بەشداری کرد تێیدا 610 توێژینەوە و لێکۆڵینەوە لەسەر ئاستی هەموو جیهان لەسەر ئاستی هەموو جیهان لە بەشداری پێکرا لەم کۆنفرانسە نێودەوڵەتیە 110 توێژینەوە و لێکۆڵینەوە تەنها لە سەر شوێنەوارەکانی هەرێمی کوردستان بوو کە ئەمە بەڕاستی یعنی بەراورد ناکرێت بەوەی کە هەرێمی کوردستان ئەم ڕۆڵە گرنگە لە بواری شوێنەوار و هەروەها دەوڵەمەندی لە شوێنەوار و ئێمە بەردەوامین لە کاری شوێنەواری نزیکەی سەدا 48 ڕوبەری هەرێمی کوردستان بەدەر لە ناوچە جێناوەکان و هەروەها بەدەر لە ناوچە سنووریەکان ڕوپێوی شوێنەواری کراوە تا ئێستا لای ئێمە 6500 بەس پێگەی شوێنەواری بێزگە لە پێگە کەلەپوریەکان و بینا کەلەپوریەکان لە شێوەی پرد و قولە و قەڵاو ئەمانە تۆمار کراون ئێمە پێمان وایە دەگەینە زیاتر ئەگەر بتوانین ڕوپێوی تەواوی هەرێمی کوردستان بکەین بگەینە زیاتر لە 10,000 پێگەی شوێنەواری کە ئەمە بخۆی دەنگدانەوەیەکی گەورە و هەروەها ئەم توێژنەوانەی کە لە هەرێمی کوردستان دەکرێن لەسەر ئاستی دنیا دەنگدانەوەی زۆری هەوە و بەردەوامیش زانکۆ و هەروەها پسپۆری بواری شوێنەوار لە بوارە جیازیەکان چونکە بواری شوێنەوار بوارێکی زۆر فراوانە داوا دەکەن کە بێن لە هەرێمی کوردستان ئیش بکەن و ئێمە کار ئاسانیان بۆ دەکەین و بەردەوام پەیوەندی باشمان هەیە لەگەڵیان. باشە کاکەفی خۆدا ئاماژە بۆ بکەم ئەو بابەتەی کە لەلایەن ئێمەوە بڵێ ئەو بابەتێک کە لایەن ئێمە وەکو بەڕێوەبەری شوێنەوار ئامادەکرا بوو لەسەر ئاستی 21 دەوڵەت کە بەڕێوەبەرە گشتیەکانیان بەشداری ئەو کۆنفرانسیان کرد دوای ئەوەی کە لە ئێوارەیەکدا بەڕێوەبەرە گشتیەکانیان داوت کردبوو باسی ئەوە کرا ئەو بابەتانێک کە پێشکەش کراون بابەتەکەی بەڕێوەبەراتی گشتی شوێنەواری هەرێمی کوردستان و بابەتەی خۆم ئامادەم کردبوو لەسەر ئاستی هەر 21 دەوڵەت پلەی یەکەمی هێناوە لە کۆنفرانسەکەشدا لە یەکەم دانیشتن پێشکەش کرا ئەمە بەڕاستی ئاماژەی ئەوەن کە شوێنەوار و کەلەپور لە ئاستی توانای مرۆیی و هەم لە ئاستەکانی کە زۆر بەرە پێشت. بەڵێ کاکەفی ئەمە جێ خۆشحاڵی و ئێمە لێرە پیرۆزبایی لەکەین دەست خۆش بێت وەک خۆت باست کرد زیاتر لە 6,000 شوێنەواری مێژوویمانەیە و ئەگەر کنەوە پشکنین ڕوپێوی زیاتر بکرێت ئەبێ ئەچێتە نزیکەی 10,000 باشە ئێمە بە سەدان شوێنی ئاسەواری مێژوویمانەیە لە گەرمیان لە هەولێر لە پارێزگای سلێمانی لە هەڵەبجە مێژوەکان بۆ کەی ئەگەڕێتەوە ئێمە ئەو شوێنەوارە مێژویانەمان بۆ ڕابردوویەکی زۆر کۆن ئەگەڕێتەوە. بەڵێ ئەوەی جێی سرنجە ئەوەیە کە بەڕاستی یعنی یەکێک لە مەیزاتەکان لە جیاکاریەکانی شوێنەوار لە هەرێمی کوردستان ئەوەیە بەر لە 100,000 ساڵ تا دەگاتە ئێستا بەردەوام یعنی بڵێن ئەم شارستانیەتە ئەم زەمەنە ئەو کرۆنۆلۆجی تەسەرسولی زەمەنە بەردەوام بووە ئەوە نییە لە شوێنێک پسترابێ کە ئەم جیاکاریە یان ئەم مەیزە لە وڵاتانی تر لە کیشوەرەکان کە هەتا ئێستا نەبینراوە بێگومان ینی بەر لە 100,000 ساڵ بەر لە ئێستا ژیان لێرە هەبووە و هەروەها شارستانیت بەر 100,000 ساڵ هەنگاوەکانی یەکەمیناوە تاوەکو گەیشتە لوتکەی خۆی لە شارستانی سۆمەڕ و بابل و کەواتە کاکەفی ئێمە خاوەن مێژوێکی زۆر کۆن و دێرێنین 100,000 ساڵ کەواتە ئێمە لەو خاکەی ئێمە 100,000 ساڵ پێش ئێستا ژیان هەبووە بێگومان جەمە بڵین ئێمە لەو توێژینەوەی با و هەڵکۆڵینەی کە لە ئەشکەوتی شانەدەر لەلایەن زانکۆی کامبرجی بەریتانی لە ساڵی 2013 بەردەوامە هەر لە ئەوە خۆتان زانیتان بە ڕێکەوتنی ئێمە لەگەڵ هەم زانکۆی کامبرج و هەم تۆڕی هەواڵەکانی BBC فلیمێکی دیکۆمنتاری لەسەر شانەدەر ئەنجامدرا کە دەنگدانەوەیەکی جیهانی گەورەی هەبوو و بۆ یەکەمین جارەکە لە فلیمی دیکۆمنتاری کوردستان ینی بە شێوەیەکی ئاوا ئاماژەی پێ بدرێ و ئەمانە هەمویان دەستکەوتی زۆر گەورن و لە تۆڕەکان نێتفلێکس و ئەوانە بەڕاستی بە مەلاین خەڵک سەیری
فلیمە دیکۆمنتاری کردبوو کە ئەمە جێگەی دەستخۆشی و هەروەها گرنگجی شوێنەوار و کەلەپور لە هەرێمی کوردستان نیشان دەدات. بەڵێ کەواتە ئێمە ئەمانەمان هەیە تەواوی ئەم مەلاینانەمان هەیە تەواوی ئەم شوێنەوارە دێرینانەمان هەیە لە کوردستانە تا چەند توانیوتانە گەشتیار بۆ کوردستان ڕابکێشن و لەلایەنە ئابوووریەکەەوە کاریگەریەکی زۆری هەبێ. بێگومان بۆتە هۆیەوەی کە گەشتیار بە شێوەیەکی زۆر ڕابکێشێ؟ بەتاکید یعنی کاریگەری زۆری هەبووە با ئێستا ئێمە سەرنج دەدەین لە داتاکان بە تایبەتی ئەو داتانەی کە لە دەستەی گەشت و گوزارن بە تایبەتی ئەو خەڵکە بیانیانەی کە دێنە هەرێمی کوردستان زۆربەی زۆریان سەردانی ناوچە شوێنەواریەکان دەکەن کە بە تایبەتی ئێستا بەشێک لە ناوچە شوێنەواریەکان بڵێن ینی کاری ئەویان لەسەر کراوە کە بۆ گەشتیاری دەشێن بەراورد بە شوێنەکانی تکە ئەم شوێنانە سەردانی کاری هەم بیانی و هەم ناوخۆیش زۆرن واگەر تێبینی ئەوەش بکەن هەم ئەم خوسلیات و ئەم بیانیانەی کە ئێستا لە هەرێمی کوردستانن کاتێک دێنە هەر یەکێک لە شارەکان یەکەم جار سەردانی ناوچە شوێنەواریەکان دەکەن بەڵام ئەوەی بەلای ئێمەوە گرنگە ئێستا ئێمە کار لەسەر ئەوە دەکەین چۆن بتوانین مۆزەخانەی مۆدێرن دروست بکەین لە هەموو شارەکان و بەسپاسەوە لەلایەن شارەوانی هەموو شارەکان و بە تایبەتی پارێزگا گەورەکان بڵێن زەوی پێویست بۆ ئەم مۆزەخانە تەرخان کراوە چاوەڕێی ئەوەن لە هەلێکی گونجاودا بودجەی پێویستی تەرخان بکرێت بۆ ئەوی ئەو مۆزەخانانە دروست بکەین کە بێگومان دەتوانین مێژووی 100,000 ساڵ بەر لە ئێستا و بینین لەو مۆزەخانانە بکەینە ناوەندێکی زانستی هەمیش گەشتیاری کە لەو کاتەشدا بە تایبەتی مارکتینگی بۆ بکەین و ئەو بیانیانەی کە سەردانی ئەو شوێنان دەکەن لە ڕیکلام و ئەوانە ئێمە ئێستا زۆری شەنیانی ئەوانەی کە دێن ئەو بیانیانەی کە دێن سەردانی هەرێمی کوردستان دەکەن لە لای خۆیانەوە جارێشکە دەبنا سەرچاوی مارکتینگ بۆ شوێنەوارەکانی هەرێمی کوردستان و زیاتر دێن ئێستا گروپ هەیە گروپاتی تایبەت هەیە بیانی دێن سەردانی هەرێمی کوردستان دەکەن بە تایبەتی بۆ ناوچە شوێنەوارەکان کە ئەمانە هەمویان بەڕاستی ینی کاریگەریان دەبێت لە زیاتر ناساندنی کللتور و کەلەپور و مێژووی خەڵکی کوردستان و گەلی کوردستان بە درێژایی مێژوو و ناساندنی ئەمەش دەبێت ئێمە لەوە تێبگەین کە ئەمە دەبێت زیاتر گرنگی پێ بدرێ و هەروەها ئێمە ژمارەی ئێزگار شوێنەواریمان هەیە پێویستە ینی بودجەیەکی تایبەت و هەروەها دامەزراوی شوێنەوار لە هەرێمی کوردستان ئاور زیاتر لێ بدرێتەوە و دەستوڵاتتر بکرێ و ساحبی بڕیاری خۆی بێت بۆ ئەوی بتوانین زیاتر گەشە بەولانە بدەین وکو ئاماژەم پێدا کە نەفتی دووەمی هەرێمی کوردستانە بەڵام بە شێوەیەک لە شێوەکان لە دەستی خۆماڵیە و هەروەها ئێمە بە شێوەیەکی یاسایی بە تایبەتی ئەو یاسایی کە لە 2022 لە هەرێمی کوردستان بە ژمارە 5 دەرچوو بەشێک لە ئەرک و هەروەها ئامانج و هەروەها نەخشە ڕێگای بەرەو پێشچوون و پارێزگاریکردن لە شوێنەوار و کەلەپور لە هەرێمی کوردستان و ئەو زیێدەڕۆییان ئەو بازرگانیکردن ئەگەر بە شوێنەوار بکرێت سزاکان چۆنەوە هەروەها ئەمە بۆتە هۆی ئەوەی کە ئێمە هەوڵ دەدەین زیاتر ئاستی وشیاری خەڵکی کوردستان تێگەیشتن لە بواری شوێنەوار بەرزکەینەوە. بەڵێ پرسیارێکم هەیە لەسەر ناوخۆی وڵات بەشێک لە وڵاتانی جیهان کاتێ دەچی سەردانی وڵاتەکانی تر ئەەکەی بەشێک لە کافێکان بەشێک لە کۆمپانیاکان شوێنەوارە دێرینەکان بەکار ئەهێنن وەکو لۆگۆیەک واتە بۆ نمونە مزگەوتەکان لەسەر کوپەکە یاخود لەسەر شوێنی ڕێستۆرانتەکان ئەمە واکە ینی سەردانکەرەکانی ئەو وڵاتە سەرنجیان ڕابکێشێت و نەک سەردانی ئەو کافێ بکەن سەردانی ئەو شوێنانش بکەن کە لەسەر ئەم لۆگۆی ئەو شوێنانە هەیە ئێمە لە کوردستان هەوڵمان نەیەوە ئەوە بکەین بۆ نمونە ئێمە قەڵای هەولێرمان هەیە پردی دەلالمان هەیە لە زاخۆ ئێوە تا چەند کارتان بۆ ئەوە کردووە لەگەڵ شوێنە بازرگانیەکانە ڕێبکەون کە ئەم کارە بکەن بێگومان ئێمە ڕێنمایی تایبەتمان بەو بابەتە دەرکردووە ئەنی بەکارهێنانی لۆگۆ و هەروەها شوێنەواریەکان پێویستە مۆڵەت وەربژیرێت لەوە لەو ڕۆژانە ئێمە مۆڵەتشماندا باوە چکە بەڕاستی ینی مەسەن کاتێک لۆگۆی شوێنەواری بەکاردەهێنرێت لە کەرستەیەکی بازرگانی ڕەواز و هەروەها کڕیاری باشتر بۆ هەم بۆ کاڵاکە
و هەمیش ناساندنێک ئێمە لێرە کار ئاسانی زۆرمان کردووە بۆ ئەو بابەتە بەڵام بێگومان دەبێت بە ڕەزامەندی شوێنەوار بێت بۆ ئەوەی ئێمە شتەکان بزانرێ ینی ئەمە چۆنە ئەوانی زانیاریەکیان هەبێت لەسەر مێژوو وەروە بابەتی ئەم بابەتە شوێنەوارێ بەڵێ ئەمە ڕێکخراوە و کاریشی لەسەر دەکەین وار کەسێکی دەتوانێت بێت ئێمە مۆڵەت پێ دەین بۆ ئەوەی بەکاری بهێنێت ئەم لۆگۆیانە ئێستا هەشە یانی ئەلۆ بابەتە باشە کا کەیفی ئەوەی جێ نیگەرانیە بەداخەوەی ئەیبینین یان ئەیبیسین بەشێک لە شوێنەوارە مێژوویە گرنگەکان لە زۆربەی ناوچەکانی کوردستان مەترسی لە ناوچوونیان لەسرە بۆ نمونە ماڵی پاشا لە کفری چی کراوە چڕە شوێنێک گیراوەتە بەربۆی ئەو ناوچە مێژویانە مەترسی لە ناوچوونیان لەسەر نەبێ بێگومان ینی ئەمە لە بەرامبەر کۆمەڵێک بڵێن ینی دیاردەین یەک لەوە بەشێکی زۆری ئەم مڵکە کەلەپوریانە مڵکی خەڵکن بەشێکیان بووتە میرات ینی دەیان کەس وەگەر نەڵێم سەدان کەس بۆتە پشتی هەیە لەمە ئەمە زۆر زار ئاستەنجی یاسایی بۆ ئێمە دروست دەکات هەندێکیان مەسە من بۆ نمونە ئاماژە بۆ بدەم خانووی مەلای گەورە لە کۆیە ینی ئەوان خۆیان دەست پێشخەریان کرد خانووەکەیان بەخشی بە شوێنەوار ئێستا ئێمە نۆژەین دەکەینەوە وەکو ئەوی باسی دەکەی ماڵی پاشا ئێستا ئێمە بودجەشی بۆ تەرخانکراوە و هەروەها بڵێن لە وەزارەتی دارایی بەڵام هەتا ئێستا خەرج نەکراوە و بەشێک لە تەقاڵتی کفری خۆتان دەزان دەرگای کفری وەروە کە باسی کفریت کرد سەرای کفری ینی بە تایبەتی ئەم لەسەر بجێ بەڕێز قوبات تاڵبانی ینی نۆژەن کرایەوە بە دەستخۆشیەوە کە ئێستا سیمایەکی جوانی داوەتە شارەکە و ئێستا ڕێکخراویش کە بەناوی ڕێکخراوی CDO ئەوانیش هاتن دەست پێشخەریان کردێت جێگەی دەستخۆشیە هاوکار و بڵێ لەگەڵ ڕێکخراوە نێو دەوڵەتەکان کاکەی باسی نۆژەنکردنەوەی شوێنەوارە مێژوویەکانت کرد بۆ نمونە لەگەڵ یونسکۆ یاخود لەگەڵ هەر ڕێکخراویشتی نێو دەوڵەتی هیچ کۆنتاکت یاخود ئاماهەنگیتان هەیە بۆ ئەوەی لە ئێستاشان هەبێت لە داهاتوە چەند شوێنەوارێکی مێژووی کە مەترسی لە ناوچوونیان لەسەر نۆژەن بکرێنەوە ئێستا بەڵێ ئێستا کاری نۆژەنکردنەوە لە کاری نۆژەنکەوە ئەوەی باس کرد ئێستا ئەمە لەگە زانکۆی ئودینە ئیتاڵی کە لەلایەن سەفارەتی ئیتاڵی ساڵانە سەرووی نزیکەی ملیۆنێک یۆڕۆ خەرج دەکرێت بۆ نۆژەنکردنەوەی و پاراستنی بەشێک لە شوێنەوارەکانی ناوچەی بادنێن لە جڕوانە تا دەگاتە خەنست و فایدا کاری لەسەر دەکەن واروەها لە هەمان کاتدا لەگەڵ یۆنسکۆ ئەشکەوتی چارستین ئێستا بۆتە شوێنێکی شوێنەواری گرنگ واروەها لەگەڵ ڕێکخراوی فرانس ئەکسپرێتس ئێستا نۆ شوێنەوار لە ئامێدی تا دەگاتە مەدرسەی قوبەهان هەموو کاری لەسەر دەکرێت و لە شوێنەکانی کەش بەردەوامەوە ئێمە بەردەوام لە پەیوەندیدان کە بتوانین ینی ڕێکخراوەکانی بیانی بە تایبەتی ئەوانەی کە ئەو ڕێکخراوە فاوندیشنانەی لە زۆری ئەلیف و هەروەها کۆمەڵی ڕێکخراوی هەن گەردە هەنگڵی ئەڵمانی و لە سلەیمانی بەشێک لە خانووەکە لە پوریەکان ئەوان بجیان بۆ تەرخان کرد نۆژەن دەکرێنەوە واسیانە دەکرێن بەڵام خۆتان دەزان ینی بەخۆی ئەوەی کە زەمەنیش زۆر بەسەر شوێنە کللتوری و کە لە پوریەکانی هەرمی کوردستاندا تێپەڕی و فرامۆش کراون ئەمانە پێویستیان بە بودجێکی ئەزگار زۆر هەیە و پێویستە لایەن حکوومەت هەرێمی کوردستانیش ساڵانە بودجەیەک لە بەردەستی ئیداری شوێنەواردا بێ بە تایبەتی بۆ ئەو شوێنانێک کە مەترسی ڕوخان و ناوچوونیان لەسەر بتوانین سیانەیان بکەین و پارێزگاریان لێ بکەین تاوەکو لە فرسەتێکی گونجاو بتوانین بە شێوەیەکی علمی زانستی ئەوەیان بکەین و بیان شێنین بۆ ئەوەی کە هەم بە کەلکی ئەوە بێن کە سەردانی کاران پرسیارێکم هەیە لەسەر هەمان بۆ چوونەکانی ئاکام باسی ڕێکخراوی یونسکۆی کرد لە جیهاندا ڕێکخراوی یونسکۆ وەبسایتێکی داناوە بۆ تەواوی وڵاتانی جیهان و لەژێر ناوی هەر وڵاتێکە تەواوی شوێنەوارە دێرینەکانی دانراوە بۆی هەر کەسێک ویستی ئەم شوێنەوارانە ببینێت و سەردانی ئەو وڵاتانە بکە بەڵام من کە سەیری عێراق و کوردستانم کرد تەنها کەمێک واتە چەند شوێنێکی زۆر کەم دانراوە بۆ ئەوەی کە خەڵک بیبینێت ئێمە ناتوانین وێنەی زیاتری شوێنەوارەکانمان بگرین و وێنەیەکی زۆر باش و سەرنجڕاکێش بۆی کە خەڵکی زیاتر یاخود گەشتیاری زیاتر سەرنجیان ڕابکێشێت و بێنە کوردستان بێگومان ئێمە دەبێت ئێمە لەوە تێبگەین ئێمە هەرێمیشی فیدرالین ئێستا ئەمە تەنها قەڵای هەولێر لە لیستی کە لە پوری یونسکۆ تۆمار کراوە و ئێمە کۆمەڵێک شوێن دیکە
بڵێم مؤهل کراون ئامادە کراون بۆ ئەوەی کە ئێمە لە لیستی یونسکۆ تۆمار بکرێن بەڵام بەهۆی نەهاتنە پێشی وەزارەتی ڕۆشنبیری عێراق و دەستەی شوێنەوارەکانی عێراق کە بێت دەبێت ئەوان ینی نوێنەریان هەبێت لەگەڵ ئێمە لەگەڵ ئیدارەی شوێنەوار و یونسکۆ وەروها لەگەڵ لایەنێکی علمی کە بێن ئەو شوێنانە تۆمار بکەین بەڵام ئێمە خۆمان هەوڵمان داوە لەگەڵ زانکۆی دۆڕهەمی بەریتانی ئێستا داتابیسێک دروست دەکەین بەوەی کە بتوانین هەموو ناوچە شوێنەواریەکانی هەرێمی کوردستان لە داتابیسێک کۆبکەینەوە و هەر کەسێک ویستی بچێتە ناو ئەمە بۆ ئەوەی ئاگاداری و زانیاری هەبێ بەسەر هەموو شوێنەوارەکانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە بێتە ئەوەی باس کرد خەڵکی زیاتر لە دەرەوەی هەرێمی کوردستان شارەزای و ئاشنایەکان هەبێ بە شوێنەوار و کەلەپور هەرێمی کوردستان. کاکەیفی من دوو پرسیارمە بەڵام ئەگەر زۆر بە کورتی وەڵام بیتەوە سوپاس دەکەم لەبەرەوەی کاتمان نییە. پرسیاری یەکەم ئێمە مۆزەخانەمانەیە لە سلێمانی مۆزەخانی هەولێرمانەیە دووەکمانەیە ئەم مۆزەخانە چەندین پارچەی شوێنەواری و مێژووی بە نرخی تایە. تا چەند گرنگە بایەق بۆ مۆزەخانە بدرێت عادەتەن گەشتیار ئەگەر بێتە هەرێمی کوردستان پرسیاری مۆزەخانەکە وەک چۆن ئێمە ئەگە بچینە دەرەوەی وڵات پرسیارەکەین ئەم مۆزەخانەیە لەکوێ یاخود ئەم مۆزەخانەیە ئەکەوێتە شارێک و بۆی سەردانی بکەین تا چەند گرنگی بۆ درراوە کە مۆزەخانەکانیشمان سەرنجی گەشتارانی پێڕاکێشین جگە لەوەش ئەمێ پرسم ئاڵنگاریەکان یاخود ئەو کۆسپانە چین کەیەتە بەردەمتان لە جێبەجێکردنی پرۆژەکانی تایبەت بە نۆژانکردنەوەی شوێنەوارەکان. دەستخۆش بێ بێگومان ئێمە مۆزەخانە ئێستا پێشتر تەنها مۆزەخانەی سلێمانی و مۆزەخانەی هەولێر هەبوو ئەویش بە شێوێک لە شێوەکان بڕاستی ینی مۆزەخانەی دهۆچیش بەڵام ئەوەندە بچووک بوون و وەروەها بەڕاستی ینی لە ئاستی ئەوەدا نەبوون کە کەسێک ینی سەریقی ئێوەش هەبی سەردانیان کە ئێستا مۆزەخانەکان گەشیان پێدراوە بەڵام ئەم مۆزەخانانە مۆزەخانەی کۆنین ئێمە هەر لە شوێنی خۆی بڵێن ینی تۆزێک چاکسازی و فراوانکاری تێدا کراوە بەڵام ئێمە هیوامان هەیە وەکو لە سەرتا قسەکانم ئاماژەم پێدا ئێمە بەتەماین و زەوی پێویست تەرخان کراوە بۆ مۆزەخانەکان لە سەرتا سەری هەرێمی کوردستان مۆزەخان لە هەموو شار و شارۆچکان دروست بکەین و ئەو مۆزەخانە مۆزەخانەی زۆر دەوڵەمەندن ینی ئەو مۆزەخان لە ئاستی مۆزەخانەکانی جیهانن لە دەوڵەمەندی بەتایبەتی لە زۆربەی زۆری مۆزەخانەکانی وەکو لۆڤەر و هەروەها بریتیش میوزیەم و ئەوەی ئەڵمانیا ئەوانە زۆربەی زۆری ینی ئەو شتانەی کە جێی سەرنجن ینی ئیشارستانیەتەکەی ئێمەوی میزۆپۆتامیا و کوردستان و عێراقا بۆیە ئێمە پێویستمان بۆ هەیە کە ینی زیاتر بتوانین ئەو مۆزەخانانە مۆزەخانەی مۆدێرن و بە ستانداردی عالەمی ئێستا دروست بکەین و وەکو باسشم کرد چاوەڕێ ئەوەن کە بجیان بۆ تەرخان بکرێت چکە بەشێکیان دیزاینەکانیشیان تەواو بووە و بێگومان ینی ئێمە بەردەوامەوە بە گرنگ دەزانین و دەتوانین لە چوارچەوەی مۆزەخانەکاندا تەواوی مێژوو هەروەها پێناس و شوناسی خۆمان وەلایەنشکە ینی ئێمە کللتورێش زۆر دەوڵەمەندمان هەیە ئەم کللتورە معنەویەکەی ئەم کللتورە مادیەکەی کە ئەمەش ئێمە لە چوارچەوەی ڕێنمایی و وەروها کاری لەسەر دەکەین و هەنگاوی نراوە بۆ ئەوەی بتوانین ئەمەش ینی بکەینە بەشێک لە خۆ ئێمە هەروەکو ناوی شوێنەوار و کەلەپورین ئەوەی ئاستەنگەکان بەڕاستی یەک تا ئێستا وەکو پێویست ئەوڕێ جددی لە ئیدارەی شوێنەواری هەرێمی کوردستان نەدراوەتەوە ئاستەنگەکان ئەوان یعنی نەبوونی بجێش تایبەت واروها ڕۆتینی تااقەت پڕوچێن لەلایەن مؤسسەی دارایی هەرێمی کوردستانەوە واروها بەستنەوەی بڵێن لە ڕووی ئیداریەکەی و هەیکەلی ئیداری ئێستای شوێنەواری هەرێمی کوردستان لەگەڵ ئەو پێشکەوتنەی شوێنەوار ناگونجێ کە پێویستە ئەمەش ینی گۆڕانکاری تێدا بکرێ و هەروها فراوان بکرێ و لەلایشکەوە کەش و هەوا بەردەوام گۆڕانکاری بڵێن ینی کاریگەری خراپیە لەسەر پێگە شوێنەواری شوێنەواریەکان واروەها نەبوونی پۆلیسی یان مەسەڵەن بڵێن پاسەوانی پێویست بۆ پارێزگاریکردن ناوچە شوێنەواریەکان ئەمانە هەمویان ئاستەنگن و ئاستەنگی کەشەن دزینی شوێنەوار و بازرگانیکردن بە شوێنەوار ئەمەیان هەروەها لە هەمان کاتدا کە پێویستە دەستگاکانی ئاسایش پۆلیس زیاتر چاوکراوە بن بۆ ئەوە کە ڕێگە نەدەن ئەو کەسانی کە ئەمە مەدەکەن هاوکار بن لەگەڵ ئیدارەی شوێنەوار لە شار و شارۆچکەکاندا. بەڵێ بەڕێز کەیفی مستەفا بەڕێوەبەری گشتی شوێنەوار و کەلەپوری هەرێمی کوردستان سوپاس لە هەولێرەوە لەگەڵمان بوون سەرکەوتوو بن.